سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شۆ بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێک و تەوەرێکی دیکە. دیارە مشتومڕی گەرم لەسەر بابەتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەیە لە ئاگەری ئەنجامدانی یاخود ئەنجام نەدانی ئەم پرۆسەیە ئەگەرچی تاکو ئێستا بەپێی بڕیاری سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەو جۆرەیە کە دەبێت لە 10 حوزەیراندا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێ، بەڵام بەو پێی کە لای هەمووتان ئاشکرایە کە پارتی دموکراتی کوردستان بەشداری لە هەڵبژاردنەکەدا نەکردووە، لیستی ناو کاندیدەکانی پێشکەش نەکردووە. قسەی زۆر هەیە لەسەر ئەگەری ئەنجامدان یاخود ئەنجام نەدانی هەڵبژاردن و زۆرینە ڕایان وایە کە هەڵبژاردنەکە دەبێت لە کاتی خۆیدا بکرێەوە، هەندێکیش پێیان وایە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نادرێت، داخۆ هەڵبژاردن ئەنجام دەدرێت یاخودنا. ئەمڕۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کۆ ببەوە، دیارە قسە و باس زۆر کرا ئەوەی کە لە کۆبوونەوە کەدا باس کرا بوو جەختکردنەوەی لە ئەنجامدانی هەڵبژاردن وەها بەشداریکردنی تەواوی پێکاتە و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە هەڵبژاردنەکەدا. دەمەوێت ڕاو سەرنج و گفتوگۆ بکەم سەبارەت بەوەی کە ئاخۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێت، چ گرفتێکی یاسایی یاخود چ گرفتێکی سیاسی بۆ هەرێمی کوردستان دروست دەبێت. ئەو لێکەوتە خراپانە چین کە لە ئەگەری ئەنجام نەدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا دێتە ئاراوە. قسە و باس لەسەر ئەم بابەتە دەکەم بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک ئارام عەبدوڵڵا وەک چاودێری سیاسی کە لە شاری هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵم دەبێت. کاک ئارام سپاس بۆ ئامادەبوون، هەروەها بڕیارە کەمێکی دیکە کاک دەراسێکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ ئەویش گفتوگۆ بکەین کە لە بەغداوە لەگەڵمان دەبێت. کاک دارا جەنابیشت بەخێر بێ. سەرەتا دەچمە لای کاک ئارام لە هەولێر. کاک ئارام دەکرێت پێم بڵێ هەڵبژاردن بە بڕوای تۆ لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت؟ زۆر سپاس، سڵاو لە جەنابەت، سڵاو لە میوانە بەڕێزەکەت، سڵاو ڕێزم بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی کورسات نیوز. دیارە خۆتان دەزانن یعنی هەڵبژاردن مافێکی ڕەوای هەموو هاو نیشتیمانیەکە لە کاتی خۆی دێ بە پێی دەستوری عێراقی هەڵبژاردن 400 جارێک دیاری کراوە و خۆتان دەزانن بەنسبەت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەوە نزیک بە 2 ساڵ تێپەر بووە لە کاتی وادەی خۆیدا، چ لەوەی کە پەرلەمان ساڵێک تەمەنی خۆی درێژ کردەوە و دواتریش خۆتان زانن ئەم کێشانێک کە هاتە پێش و مەسلەی دادگای فیدرالی و هەڵوەشانەوە و با بڵێن بڕیارەکانی پەرلەمانی کوردستان. وەڵا بەنسبەت ئەم هەڵبژاردنە دەکرێت یان ناکرێت خۆتان دەزانن ئەمە چوارەمین جار بوو هەڵە نەبم سەرۆکی هەرێم مەوعیدی هەڵبژاردن دیاری دەکات، دوجاریش کە ئەم بەروارەیە کە دەی 6 دیاری کرد بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن و سەرۆکی هەرێمیش خۆتان دەزانن خۆی جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستانە. یعنی ئەمەی سەیرە لێرەدا ئەوەیە یعنی جەنابی سەرۆکی هەرێم دەبوایە ئەگەر بواە مادام حزبەکەی ئامادە باشی تێدا نیە بۆ هەڵبژاردن ئەم تاریخە دیاری نەکرابایە، چونکە ئەمە دوای ئەوەی ڕۆژی هەڵبژاردن دیاریکرا بە دوای چەند ڕۆژێک ڕاگەیاندراکەوە پارتی دموکراتی کوردستان بایکۆتی هەڵبژاردن دەکات بەهۆی کۆمەڵێک سەرنج. ینی ئەمە ئومێد دەخوازیین هەڵبژاردن لە کاتی خۆیدا لە 10 6دا بەڕێوە بچێت، چونکە بە هەموو ئەگەرەکان هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ لایەنی ئیجابی زۆرترە لەوەی کە نەکرێت، چونکە ئەو کاتە وەکو دەڵێ علامەتی ئیستیفام زۆر دەکەوێتە سەر هەرێمەکەشمان. زۆر سپاس کاگارم دەگەڕێ مۆلات کاک دارا بەخێر بە جارێکی دیکە. دەوترێت کە هەڵبژاردن دەبێت لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت، گەر لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێ زیانەکانی زیاترن لە قازانجەکانی. سەرنجی تۆ چییە سەبارەت بە ئەگەری ئەنجام نەدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس بەوەی وەسڵات لە بیسەری میهرەبان ڕێزەکان.
زۆر بە خێرایی کاتی ئارامەکەم. زۆر سپاس. دیارە هەمومان ئەزانین بەداخەوە یعنی بەڕاستی یەکێک لەوانەی کە بۆتە پەڵەیەکی ناشرێن بەسەر ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەم مەسلەی ئەنجام نەدانی هەڵبژاردنەکانە لە کاتی خۆیان کەم پێم وایە جۆرێک لە جۆرەکان پرسیاری جدی خستۆتە سەر ئەزمموی حکومڕانی لەلایەن وڵاتانی دەرەوە لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێودەڵەتیەوە لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە کاوان چەندین جار هۆشداریاندا و ئامۆژگاریان کردبەوەی کە پێویستە هەرێمی کوردستان لە کاتی خۆی هەڵبژاردنەکان ئەنجام بدا. بەداخەوە ئەنجومەنی پارێزگاکان بە و بارودۆخەیان ڕۆشت کە هەڵوەشایان لە دوای 9 ساڵ ڕۆژێک دیاری نەکرا بۆ پرۆسی هەڵبژاردن و کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیەی هەرێمی کوردستان بە هەمان شێوە هەڵوەشێنراوە. هەروەها پەرلەمانی کوردستان کە بەرزترین دەستگای یاسادانان و چاودێری کارەکانی حکوومەت و سەرجەمدابوون دەستگاکانە لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئێستا هەڵوەشاوەتەوانێ و بە نایاسایی درێژ کرایەوانێ و ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان یەکەم لایەن بووین کە پەرلەمانتارەکانمان دەستیان لە کار کێشایە و پێمان وا بۆ درێژکردنەوەیە نایاساییە لەو ڕوویەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ماوەیەکی دیاریکرا و نوێنەری خۆیان هەڵبژێرن و ئەنجومەنی پەرلەمان یا ئەنجومەنی نیشتیمانی کوردستان بەڵام بەداخەوە بەهۆی ڕێک نەکەوتێن و ئەم جارش ئێستا دەبینین هەر ئەمە ئەگەر هەڵە نەبوون چوارەم بەروارە کە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاریەکرێ و ئەگەر ئەم جارە ئەمەش سەر نەگرێ ئەکاتە چوارەمین جار. ئێمە گرفتەکە لەوەدایە کە ئەوان بە ئەو ئالەتی کە ئێستا باسی لێکرێ کە کۆمیسیۆن دیاریەکە تێبینیان هەیە من حەزەکەم لێرەوە ئەومە بڵێم لەم شاشەی بەڕێستانەوە کە لە هەموو خولەکانی ڕابردووە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان و سەرپەرشتی پرۆسی هەڵبژاردنەکانی کردووە کە زۆر جار لەوانەیە بەویستی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان نەبوو یان هەمومان تێبینی جدیمان هەبوو لەبەرەوەی لایەنی دەسەڵاتدارەوە بەڕاستی بەکار هاتووە. بەڵام ئەم جارە کە ئەزانم بۆ تا ڕادەیەک لەژێر کۆنترۆڵی خۆیانانیە کە تا ڕادەیەک کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتیەکە و کۆمەڵێک ڕێکار و ئالەت و جۆری یاساکەش وایە کە لەوانەیە لە بەرژەوەندی لایەنێک نەبێت بەڵام بەداخەوە وەکو بینیمان ئەو ئامادەنین کە پرۆسی هەڵبژاردن بکەن. من هەڵم ئەمە ئاساییە مافێکی خۆیانە کە هەڵبژاردن نەکەن بەشداری نەکەن بەڵام ئەوە نائاساییە کە ڕێگری لە پرۆسی هەڵبژاردن ئەویان زۆر باشە دەگەڕێ مۆلات کاگ ئارام ئەوەی کە قسەیانی کاگدارا ژاماژی پێدا کە ئاساییە بەشداری هەڵبژاردنەکەی بەس ناساییە لەوەی ڕێگە لە هەڵبژاردن بگری و سەرکردەکانی پارتی دیموکراتی کوردستان بە ناڕاستە خۆ لە شاشە و میدیاکان و بەستەوە دەکەن ئێمە لاریمان نییە و فەرموو بە لایەنە سیاسیەکان بەشداری هەڵبژاردن بکەن بەبێ پارتی دیموکراتی کوردستان بەڵام لە هەمان کادا دەژڵێن کە هەڵبژاردن بەبێ پارتی ناکرێ. هەنی ئەم دوو تێڕوانینە چۆن یەکەگرێتەوە؟ بەداخەوە وەکو باسم کرد ینی زۆر گرنگە ئێمە ئەم هەڵبژاردنە بکرێ. کاکداراژی شارەتی پێدا ئێمە ئێستا لە بۆشایی یاسایی داین بەڕاستی یعنی ئێمە ئێستا پەرلەمانمان نەماوە ئەنجومەنی پارێزگاکانمان نەماوە کۆمیسیۆنی باڵامان نەماوە حکوومەتێکی کاربڕێکەرە دوایی ئەمە کۆمیسیۆنی باڵای عراق هەڵبژاردنەکە دەکاتن یعنی ئەگەر ئەوان تێبینیان هەیە ئەگەر سی تێبینیەکان لەسەر بۆ مەسلەی بایکۆتکردنەکە بەڕاستی تێبینیەکان تێبینی جددی نین تێبینی لاوازن یعنی مەسلەی بیانووی پارتی دیموکراتی کوردستان لەسەر بایکۆتکردن بەشێکی کە دەگەڕێتەوە بۆ کورسی پێکاتەکان باشە ئەو بۆ دەبێتە پارێزەری پێکاتەکان باشە پێکاتەکان با خۆیان پێکاتەکان تورکمانەوە خۆی نەتەوەیە ینی خۆی بە وەکو نەتەوەی سێمە لە عێراق ئێستا کورد نەتەوەی دووەمە لە عێراق ئەوە کاکدارە ئەندامی پەرلەمانە لەوێ ئایا کورد کۆتایە لەوێ بەشداری هەڵبژاردن دەکا و هەر هەموو جارێ لە خولەکان 6 بۆ 63 کورسی دێنێ باشە تورکمانیش خۆ دەکرێت خۆیان بەشداری هەڵبژاردن بکەنەوە لێرە و لەوێ لێدوان دەدەن کە ئەوان 400,000 نفوسیان هەیە یان زیاتر یا کەمتر
خۆمە زیاتر لە دەکورسی دەکات بۆ چاویان لە کۆتایە ئەمە جگە لەوەش بەڕاستی لە ڕابردوودا ئەوان نەبوون بە نوێنەری ڕاستەقینەی پێکاتەکان ینی زیاتر کێشە بوون بە کێشە بۆ حزبە سەرچیەکانی ناو پەرلەمان پێکەنەرەکانی ناو حکومەت بەڕاستی بەداخەوە ینی بۆیە گرنگە بەڕاستی ئەو هەڵبژارنە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێ و پارتی کە دەڵێن ئێمە بەشداری ناکەین بایکۆتیان کردووە ینی ئەمە خۆتان دەزانن هەموو ڕێکارەکانی هەڵبژاردن لەلایەن کۆمسیۆنەوە بەڕێوە چووە ینی هەموو ئامادە باشەکانیان کردووە دیاریکردنی بنکە و بازنەکان هەم لە دیاریکردنی با بڵێن حملەی هەڵبژاردن کە لە دەی پێنجەوە دوای 9 ڕۆژی تر بۆ 10 ڕۆژی تر دەست پێ دەکا ینی ئەمە کێشەیە ینی ئەوان ئەگەر بیانەوێ بایکۆت بکەن بەشداری نەکەن ئاساییە 20 حزب لە کوردستاندا بەشداری هەڵبژاردن دەکات لایەنێکی سیاسی بەشداری نەکا بەڵام ئایا بەشداری ناکەن یان ڕێگری دەکەن ئەمە کێشەکە لێرەیە یعنی من پێم وایە کاک سەرتیب لە ڕابردوودا ئەو قسە و قسەلۆکانی کە زۆر زار دەگوترا مەترسی لەسەر قوارەی هەرێمەیە من بە دڵنیایی دەڕێم هیچ مەترسیێک لە ڕابردوودا لەسەر قوارەی هەرێم نەبووە قوارەی هەرێم قوارەیەکی دانپیاندراوە لایەن دەستوری عێراقەوە و ئەو دەستورێک کە هەمومان دەنگمان پێداوە بەڵام ڕێگریکردن لە هەڵبژاردن یان دروستکردنی هەر سیناریۆیەکی ناتەندروست لە ڕێگریکردن لەوەی کە بەتایبەتی لە هەردوو شاری هەولێر و دوهۆ کە زیاتر ناوچەی نفوسی ژێر دەسەڵاتی پارتی دموکراتی کوردستانە دروستکردنی هەر سیناریۆیەک ئەمە کێشەکان قوڵتر دەکاتەوە و ئەو کاتە لێکەوتە و مەترسیەکان دێنە ئاراوە لەسەر مەترسی بۆ سەر قوارەی هەرێمی کوردستان بۆیە من پێم وایە ئێستاش کات بەبەریەوە ماوە باشتر وایە پارتی دموکراتی کوردستان بەشداری هەڵبژاردنەکە بکاتن و کۆتایی دنیاش نییە ینی چی لە مەسەلەکە دەگۆڕێ ینی ئاسە ینی حزبێک پارتی 45 کورسیە با 10 کورسی لە 10 کورسی با 15 کورسی دابەزێ خۆ ئاساییە ینی لە ڕابردوودا زۆربەی لایەنەکان ئەوە کاکدارە نوێنەری یەگرتو 10 کورسی هەبوو دابەزی بۆ 5 کورسی زۆر بە ڕوحی ریاضیش وەکو دەڵێ وەریگرت لە ڕابردوودا بە هەمان شێوە یەکێتی لە 50 کورسیەوە تەنهات بۆ 18 کورسی و ئێستا 21 کورسی ینی ئینسان نابێ ینی ئەی هەڵبژاردن بۆچی دەکەین ئێمە ینی خۆی دیموکراسەتی هەڵبژاردن لەوەدایە کە لایەنەکان بەرزوون نزمی لە کورسیدا دەکەن ینی تۆ منافەسەی شەریفانە ئەم جارە کورسەکانت دابەزیەوە بە دوای کەموکوڕیەکانی حزبەکەت دابگرێ کەموکوڕیەکانی حزبەکە لە ئیدارەدان دابگرە بزانە لە چێ هۆکاری چیە ینی تۆ کورسەکانت کەمی کردووە ینی ئەمە کێشەکەیە دوای ئێستا هەموو لایەنەکان بەشدارن ینی هەموو هیچ لایەنێک بایکۆت ناکاتن ینی ئەگەر ئێستا تۆ بڕیارێک بدرێ لەسەرەوەی کە پارتی بایکۆت دەکان نایە باشە ئەم جارە لایەنێکی تریش بایکۆتی کرد ینی کەواتە ئێمە هەڵبژاردن ناکەین و ئەو کاتەوەکو باسم کرد بەڕاستی مەترسیەکان قوڵ دەبنەوە و لێکەوتە خراپەکان لەسەر قوارەی هەرێمی کوردستان دێنە ئاراوە کە ئومێد دەکەمەوە ڕوونەدات زۆر باشە کاگاران دەگەڕێم وڵات کاکدارە پارتی دموکراتی کوردستان ئەگەر بێت و هەڵبژاردنەکە دوابکەوێ بەشداری هەڵبژاردن دەکات لە کاتێکی تردا بەڵام قسە لەسەرەوەی ینی داواکاریەکانی پارتیش زۆرن لە مەسەلەی گەڕانەوەی کورسی کۆتاکان و مەسەلەی بازنەی هەڵبژاردن زۆر بابەتی دیکە ئەنی ئەگەر لە گریمانەیە کە هەڵبژاردنیش دوابکەوێ ئەم داواکاریانی کە باس دەکرێت بۆ پارتی جێبەجێ دەکرێت ئێمە ئەتوانی بڵین کۆمەڵێک شتی تازە تێنە ئاراوە ئەگەر هەڵبژاردن دوابکەوێت یەکێک لەوانە تەمەنی کۆمیسیۆنە کە لە بەرواری حوتا بەسەر ئەتێەوە پێویستە جارێک درێژ بکرێتەوانێ من پێم وایە ئەگەر برادرانی پارتی گرە و لەسەر ئەوە بکەن کە تەمەنی کۆمیسیۆن درێژ ناکرێتەوانێ من پێم وایە ئەم کۆمیسیۆنە ئێمە کە بانگیشمان کردن بۆ پەرلەمان لە لیژنەی یاسایی من زۆر بە سەراحەت وتم ئەم کۆمیسیۆنی کە ئێستا لە عێراقا هەیە ئەتوانم بڵێم دوو سەرپەرشتی دوو پرۆسەی هەڵبژاردنیان کردووە پرۆسەی دەی ساڵی 2021 ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پرۆسەی ئەم دوایەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە بە شایدی سەرجەم لایەنە سیاسیەکان و
ئەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوەکە چاودێرەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی دوو باشترین پرۆسەی هەڵبژاردن بوون لە دوای ڕوخانی ڕژێمی پێشوو لە عێراق. لەبەرەوە پێم وتن بە کۆمیسیۆن ئێوە کارێکی باشتان کردووە، بەردەوام بن، پەروەرەیەکی گەورەتان بە خۆتان تۆمار کردووە کە هەژماری دەنگەکان لە بنکەکانی دەنگدان لە لای چاودێری قەوارەی نوێنەری لایەنە سیاسیەکان و دوجار ڕاگەاندنەکانی کۆمیسیۆن هەمان داتاوزانیاری بۆ ئەوە ئەیتەلمێنێت کە ڕێژەی تەزویر و ساختەکاری زۆر زۆر ئەمە من پێم وایە ئەگەر هەڵبژارنیش دوا بخرێ من تەسەور ئەەکەم کە لە ناو پەرلەمانە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پشتگیری لەم کۆمیسیۆنە بکەن بەهۆی پێشکەشی هەڵبژارنی داهاتیاری. ئەمە بەشێکی تریان ئەگەر درەو لەسەر ئەوە بکەن کە پێیان وایە یاسای کۆمیسیۆن ئەگۆڕێ، من پێم وایە زۆر زەحمەتە بە تایبەتی ئەو بەرگە و مادانەی کە لەلایەن دادگای فیدراڵیەوە یەکلا بە تایبەتی ئەوەی کە ئەڵێ بێ هەرێمی کوردستان لە چوار بازنەکەمتر نەبێت، چونکە برادرانی پارتی تێبینیان لەسەر ئەوە هەیە بە تایبەتی لە مەسەلەی هەڵەبجە هەڵەن کورتەکانی هەڵەبجە کەمە، بەڵام کۆمیسیۆن هاتن لای ئێمە وتیان هەڵەبجە نزیکەی 79,000 دەنگەی بەو سنوورەی کە هەرێمی کوردستان وەکو پارێزگا ناساندویەتی. ڕاستە لە انتخاباتی ساڵی 2021 تێنجوێن و هەڵەبجەی تازە و شارە زۆریشی لەسەر بووە، ئەو کاتە ژمارەیان ئەگەر هەڵە نەبم نزیکەی 80,000 دەنگەر بوو، بەڵام ئێستا هەڵەبجە خۆی و قەزای ناوەندی هەڵەبجە لەگەڵ نەحیەکانی دەوروبەری ژمارەی دەنگدەرەکانی هەڵێن 79,000 دەنگدەرە کە ئەوان پێیان وایە لە سێ کورسی زیاتر ناکرێت ناکرێت. دیارە پارتی تێبینی جدیان لەسەر ئەوەیە کە پێیان وایە لە هەڵەبجە لەوانەیە کوچی بدەن لە پارێز لایەک کورسیان نەبێ قورس هەیە. دوهامیان لە مەسەلەی بوونی هەرێمی کوردستان بە چوار بازنەوە بڕیاری دادگای فیدراڵی وێکالا بوو، مەسەلەی کۆتاکان بە هەمان شێوە ڕاست ئەکرێ و لێرە پێیان وایە کە ئەمە جۆرێکە لەم پەر دروستکردن بۆ پێکەوە ژیان وانە، بەڵام هەمومان ئەزانین بەڵام کوردستان مێژوویەکی دوورودرێژی هەیە لەگەڵ سەرجەم پێکاتەکانە کە بە برایەتی و بە ئاشتی و بە پێکەوە ژیانێک ژیاوە کە ئەتوانم بڵێم مێژوویەکی زۆر گەورەوە هاوبەشیان هەیە بێ. بەڵام بەداخەوە ئێمە لە خولەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستانە ئەو پەرلەمانتارانەی کە نوێنەری پێکاتەکان بوون بەداخەوە نوێنەرایەتی پێکاتەکانیان ناکرد لە هەرێمی کوردستان، بەڵکو زۆر جار کە گرفت و کێشە لە نێوان لایەنەکانی هەرێمی کوردستانە دروستە بوو، ئەوان بە ئاشکرا بوونە تەرەفێک و پشتیوانیان لە تەرەفێک تر هەر لە هەمومان دەزانین. من پێم وایە بڕیارەکەی دادگای فیدراڵی زۆر هەیە، ئەوش لەو ڕواوە هەموو خەڵکی کوردستان بە برایانی تورکمانەوە بە هەموو پێکاتەکانی ترەوە هەم وەکو کوردەکان مافی خۆپاڵاوتنیان هەیە و هەر کاتێکیش دەنگی پێویستیان هێنا ئەتوانن بێنە پەرلەمان، نەک ژمارەیەکیان بۆ دیاریکرێ ئیلابێ ئەو ژمارەیە بێ. ئێستا ئەگەر بە خۆیان زۆر جار باسیەکە مەڵێن ئەوەندە ژمارەی پێکاتەکان هەیە لە کوردستانە، ئەتوانن پێکاتەکان سی باش بدەن بیلفعل وایە ئەو ژمارەی خۆیان. زۆر باشە دەگەڕێم وڵات کاکدارە. کاک ئارام دیارە کاکدارە بە وردی ئاماژەی بەوەدا کە ڕەنگە ئەستەم بێت ئەو دەستکاریکردنە یاسەیانەی کە پارتی بیری لێ کردوێتەوە و پێی وایە دەتوانێت ئەنجامی بدا، بەڵام هاوکات لە نوێترین نەدوانی وتەبێژی سەرۆکایەتی هەرێم باس لەوە دەکات کە لەو سەردانەی سەرۆکی هەرێم بۆ بەغدا پەرسەندنی باش هەیە لەسەر گەڕانەوەی کورسی کۆتاکان بۆ نێو هەڵبژاردن. ئەی کەواتە بۆچوونەکانی کاکدارا کە بە وردی باسی کرد لەکوێوە ئەم تێڕوانین و قسە و زانیاریانەی وتەبێژی سەرۆکایەتی هەرێم لەکوێ؟ وڵا بەداخەوە کە تۆ کە گوێ لە ڕاگەیانەکانی هەرێمی کوردستان دەگری بە تایبەتی ڕاگەیانەکانی پارتی دیموکراتی کوردستان وەگەوەی هەموو شتێک کۆتایی هاتبێ و
هەڵبژارنەکە دوا خراپێ نازانم یعنی کاکداراژەوە خۆی کە لە بەغدایە بچینە زیاتر بزانێ ئەم سەردانەی سەرۆکی هەرێم بۆ بەغدا بێگومان بۆ دوو مەسەلە بۆ مەسەلە سەرچەکە مەسلەی هەڵبژاردن و دواخستنی هەڵبژاردن بوو مەسلەیشتر ڕەبتی بە مەسلەی موسەی فەرمانبەران و هەژماری منەوە هەبووە بەڵام وەکو لایەنەکانیش لێ دوانیاندا ینی هیچ لایەنیشی سیاسی تا ئێستا تەییدی ئەوەی نەکردووە کە تەییدی با بڵێن هەڵبژاردن دوا بخرێەوە و ئەو بابەتە زۆر پەیوەندی بەوانی شەوە نیە تەنانەت پەیوەندی بە سەرۆک وەزیرانی شەوە نیە ئەمە پەیوەندی بە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە هەیە وەکو کاکداراژ ئیشارەتی پێدا و بە حەقەت هیچ دەرچەیەکی یاسایش نییە بۆ ئەوەی ئەم هەڵبژاردنە دوا بخرێ یعنی بۆچی دوا بخرێ گریمان دواخرا ینی بۆ ماوەیەک دواخرە چی لە مەسەلەکە دەگۆڕی ینی بێگومان ئەو بڕیارانەی لە دادگای فدرالی دەرچووە لەسەر نەهێشتنی کورسی کۆتاکان لەسەر مەسلەی یەک بازنەیی بۆ چوار بازنەیی ئەمانە قابلی گۆڕانکردن نین ینی بڕیارەکانی دادگای فدرالی تانەشی لێ نادرێتن ینی دەبی وەکو خۆی جێبەجێ بکرێتن کەواتە گریمان ئەمە هەڵبژاردن بۆ مانجێک یا دوو مانگ تازیکرا تەنها ئەگەر ئەوەندەیە تۆ فرسەت بڵێ بدەنە پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوە ئەویش ئەو ڕێکارە یاسایەکانی تەقدیمکردنی لیستەکەی و تەدقیقکردن و ئەو شتانە کە بچینە ئەمە 2 هەفتە 3 هەفتەیەکی بێ ئەجینایەوەی تر گۆڕانکاری لەکوێ بکرێتن ینی پارتی ئەگەر ئەوەندە بە تەنگ کورسی پێکاتەکانەوەیە باشە خۆ دەکرێت ئەم 11 کورسی لە 11 کاندید لە ناو لیستەکەی خۆیدا لە برایانی تورکمان خوشکبرانی تورکمان و پێکاتەکانی تری مەسیحی و ئاشوری و کلدانی ئەوانە دابنێ و هەوڵی دەرچوونیشیان بۆ بدا شوێنیان بکاتەوە ینی ئەمە ئاساییە یەکێتیش لە ڕابردوودا بینیمان لە هەم لە ئەوەی ئەنجومەنی پارێزگاکان ئەمەی کردووە و ئێستاش لە هەڵبژاردننی کە بڕیارە بکرێتن بە هەمان شێوە مەسیحی و تورکمان لە ناو لیستەکەیدا جیان کراوەتەوە ینی ئەمە ئەجینا ئەوەی تر ینی وەکو باسم کرد چ ڕێگە چارەیەشتر هەیە بۆیە حەقە سەرۆکی هەرێمیش یعنی ئەمە حساباتێک بۆ ئەوە بکە ئەو کە سەرۆکی هەرێمە سەرۆکی هەموو هەرێمی کوردستانە بە هەموو حزبە سیاسەکانی کە تێدانە چ بەوانەی لە حکوومەت و چ بەوانەی لە معارەزەشدانە یعنی نابێت جیاوازی فەرق و جیاوازیەک بکاتن چونکە ئەگەر سەرۆکی هەرێم بێوێ ئەم هەڵبژاردنە دوا بخا لەبەر خاتری حزبەکەی خۆی بەیانی دەبێت لە بۆ خاتری یەکگرتووی ئیسلامیش و کۆمەڵی دادگەریش و لایەنێکی تریش و یەکێتیش و هەر لایەنێکی تریشدا دوای بخات چکە ئەو کە سەرۆکی هەرێمە نوێنەرایەتی هەموو گەری کوردستان دەکات لە باشوور ینی بۆیە ئەو کاتە نابێ ئەو جیاوازیە بکە بەڕاستی ئەم مستاقیەتە نابێ سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم ئەو مستاقیەتە لەدەست بداتن بۆیە باشتر وایە پارتی بێتە ژێربار بەشداری و هەڵبژاردنە بکە و ئەو کاتە ئاساییە لەگە کۆمسیۆن قسە بکرێت لەبەرەوەی پارتی لیستی تەقدیم نەکردووە قایمەی تەقدیم نەکردووە مچینە پێویستی بە 2 هەفتە 3 هەفتە ببێ ئەمە بچینە ئاسایی بێ چونکە ئەوەی تر لە هەفت کۆمسیۆن ماوەکەی تەواو دەبێت کاکدارەژی شارتی پێدا خۆ دەزانێ ئمە لە عێراق بەڕاستی یعنی لە ڕابردوودا بینیمان ینی لادانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران تا ئێستا نەتواندراوە سەرۆشتر کەمە حسەی سونەکانە بەڕاستی دابدرێتەوە باوەڕکە لەوانەیە ئەمە کۆمسیۆنیش بەم دەردە بچی ئەگەر سبێنێکە هەرچەندە ئەمە ئەگەر کە هەڵبژاردن دوا بخرێت دەبێ ئەمە یەک پاکێزوی لەگەریشیدا کۆمسیۆنیش ماوەکەی درێژ بکرێتەوە بەڵام مەبەستم ینی ئەمە کێشەیە ئەو کاتە لەوانەیە دەگەینە 2025 و 2025 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دێتە پێش ئەو کاتە کۆمسیۆن دەڵێ من یەک هەڵبژاردن بۆ پێ دەکرێت و هەردووکم بە یەکەوە پێ ناکرێ بەداخەوە ینی لە ئەمە لە عێراقیش میشینە بەشی ئەوە نەیارمان هەبێ حەز بکە وەزعی هەرێمی کوردستان بۆ شێوەیە بڕوا وەکو باسم کرد پەرلەمانە نەماوە کۆمسیۆن نەماوە ئەنجومەنی پارێزگاکان نەماوە ئەم حکوومەتەش نامێنێ یەک لە مەترسیەکان ئەوەیە کە ئەو کاتە کە ئومێد ناکەم ئەوە ڕووبداتن ئەمە مەترسیەکە و سبینەکە هەرێمی کوردستان گەڕانەوە بۆ ئەنجومەنی سیستەمی محافەزات بەداخەوە کە ئەمە لە زەرری ئێمەدایە بۆیە ئومێد دەکەم ئەم هەڵبژاردنە لە کاتی خۆیدا بکرێ و لایەنە سیاسەکانی تریش جگە لە پارتی کەسیان ڕازی نەبن بە دواخستنی هەڵبژاردن باشە کاکدارە کاگاران باسی لەوە کرد کە
ئەکریان مەجای تایە لەوەی کۆمیسیۆن بیانویەک بدۆزێتەوە بۆی پارتی بەشداری ناو هەڵبژارنەکە پێ بکە بەڵام پارتی نیەتی دڵی خۆی بەڕۆن و بە ئاشکرایی باسکرۆ کە لە هەموو حاڵەتەکانە نایەوێت لە دەی حوزەیراندا هەڵبژاردن ئەنجام بدرێت. حەزەکەم یانی و پرسیارە بکەم بە بڕوای تۆ دەبێ ئەگەر هەڵبژاردن دوا بکەوێ لایەنە سیاسیەکان هەڵوێستیان چی بێ ئەو لایەنە سیاسیانی کە بەشداریان لە پرۆسەکە دەکردویان ئامادەیان دەربڕیەوە بۆی بەشداری لە پرۆسەکە بکەن. دیارە عبارەت بە هەڵوێستی لایەنە سیاسیەکان دەتوانم بڵێم هەر لایەنە خۆی بەرپرسی لە هەڵوێستی خۆی، بەڵام ئەمڕۆ ئێمە خۆشبەختانە لە ئەنجومەنی نوێنەران لە عێراق چوار لایەنی سیاسی نیشتیمانی کوردستان نەوەی نوێ یەکگرتووی ئیسلامی لەگەڵ کۆمەڵی جارسەدی هەر چوارمان بەیاننامەیەکی هاوبەشمان دەرکرد لە ئەنجومەنی نوێنەران و باخستنی هەڵبژاردننی هەرێمی کوردستانمان بە هەموو شێوەیەک ڕەت کردەوەنێ و بە هیچ شێوەیەک لەگەڵ دواخستنانی و پێمان وایە ئەمە شەرعیەتی هەرێمی کوردستان خاتەمەوە و جارێکی گرفتی لە بەردەمی دامەزۆرجەکانی هەرێمی کوردستانە بنیتا لەبەرەوە ئێمە داوامان کردووە لە ئەنجومەنی نوێنەران، داوامان کردووە لە دادگای فیدراڵی و داوامان کردووە لەلایەنە پەیوەندیدارەکان هاوکار بن کە پشتیوان بن بۆ ئەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت. ئەنجام لەدانی هەڵبژاردن پێم وایە گرفتی ئێرانی ترمان بۆ ئەساکەنێ ڕێسوودانی لە وڵاتی ئەمریکا نەیشتاتەوە و دواخستنی هەڵبژاردن هەرێمی کوردستان ڕوبەڕووی نەخستی تر دەستەکەوانێت. بەڵام بەداخەوە من ئەڵێم هەمیشە لایەنانەی کە زۆر باسی ئەویان کردووە لە پێناوی قەواری هەرێمی لە پێناوی حکومڕانی هەرێمی کوردستانە تا بەداخەوە خەریکە قەوارەکەش و ئەزموونی حکومڕانیەکەش بەردەوەندی گشتیش ئەکرێ بە قوربانی بەردەوەندی تجریک من پێم وایە بەڕاستی ئەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر وشیار بن بەڕێ نەبن یعنی دەستکەوتەکانی قوربانیەکانی ڕابردووگەری کورد بەداخەوە تێکیان لایەنێک یاکیت پێک دێوێ یاری پێ بکا و دێوێ لەبەرچاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەبەرچاوی ناوخۆ لەبەرچاوی وڵاتانی دراوسێ لەبەرچاوی ڕێکخراوەکانی بەرچاوی نەتەوە یەکگرتووەکان بەداخەوە ئەمە ئەوە پارتی دیموکراتیکانە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان جێگری پارتی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە ئەوە بەڕێزیان کاتیان ئەگەر حیزبەکەی خۆی پابەند نەبێت پێوەی من لێرەواڵم پێویستە حیزبەکانی تر هەڵوێستی کە ڕوونیان هەبێت و دژایەتی ئەوە بکەن کە هەڵبژاردن دوا بڕکە یعنی ئەمە گرفتەکەی ئێستا ئەگەر ئەتەما ئەوە بن لە سەفتەکە کۆتاکاندا بندرێ کە پێم وایە خراپترەوە لە سەو پانزەکە بۆ لە سەو یانزەکە لە سەد و یانزە کورتۆگەرت بوو یعنی لە سەد یانزە تەبێ یا کەمتر تەبێ ئەمە پێم وایە هەم پێتوانی بڕیاری دادگای فیدراڵیە هەم وەک ئەوەی خۆیان باسیەکەن زۆرێک کەسێکەوەژیان و زۆرێک لە پەیوەندی لێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە ئاڵۆزەکە من ئەڵێ ڕۆژی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە دیاری بکایە ڕۆژێکی جێگیر دیاری بکایە و چۆن لە کاتی خۆیان پەرلەمان یان تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان کۆتایی دێ پێشوەختەش ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرایە و هەموو لایەنەکان بەشدار بوونایە من جارێکی تاکید دەوەکەمەوە ینی پارتیە هەر لایەنی تر ئازاد بووی کە بەشداری پرۆسی هەڵبژاردن نەکا بەڵام بەداخەوە ئێمە لێرە و لەوێ یعنی کە پێیان ساڵە بانگەکەی دیموکراتیەکە و باسی خەباتەکە و باسی دام و دەستگا و حکومەتی مؤسساتی پەرلەمانیەکە لەسەر جاری بەرپرسە باڵەکانەوە هەڵەندەی ئەو پارتی نایکە ئەگەر ئازان بڕۆن ئێوە بیکەن ئەگەر توانن بەتەنیا بی ئەگەر پارتی یان یەکێتی هاوکارن تاوەکو حکوومەت بڕیار بکەن حکوومەت بێلایەن بێ لە پرۆسی هەڵبژاردنەوە وەزارەتی ناوخۆ لایەنە پەیوەندیدارەکان هاوکاری کۆمیسیۆن بکەن زان هەڵبژاردن ئەنجام بدرێ ئەنجام ناکرێت بەڵام کە تۆ ئەڵێ من بەشداری ناکەم بەشداری نەکردنەکە بەشێکی تر بە پێناسەیەکی تر بەبەستە ڕێگریکردن بەسێ ئێمە کۆمیسیۆنمان بانگ کرد بەڕاستی
حەزەکەم خەڵکی کوردستان باش لەمە کرد من باسی ژمارەی شتەکانی هەڵەبجە و ژمارەی دەنگەرەکانی پارێزگاکانمان کرد یعنی ڕقەمێکیان وت کاکە لیستی کۆمیسیۆنی هەرێمی کوردستان لەگەڵ لیستی کۆمیسیۆنی عێراق کە دەنگی پێدراوە بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق لە دەی 2020 بەڕێزانم 400,000 دەنگ جیاوازی هەیە ئێمە کارەسات دەی تۆ ئەگەرەکەوێ ناوبانگی هەرێمی کوردستان ناوبانگێکی هەبێت کە هەمومان شانازی بکەین لە دنیاە بڵین ئەزمونێکە بەمانای وشەتی دیموکراسیە ئەزمونێکە مافی مرۆڤایە پارێدراوە ئەزمونێکە ڕێز لە دەنگ و تەنگی لایەنەکان و خەڵک دەگرێت هەمومان بە دەستخۆشی لەو لایەنە بکەین کە دەنگێکی دووبارەمان بۆ کەش بکات دەستخۆشی لەو لایەنە بکەین کە کەسێک مافی دەنگدانی نییە ڕێگری لێ ئەکا درست بۆ ئەو وڵا کاتکازێت دروستکەی کە ئەدرێت لەلایەن کۆمیسیۆن و لایەنە پەیوەندیدارەکانە من خاڵێکی تر حەزەکەم لێرە ئاماژەی پێ بکەم یعنی بەڕاستی لێرەوە دەستخۆشی هێزانە بکەین کە سەرەوەی دەسەڵاتن لە هەرێمی کوردستانە لە کاتێکا دەسەڵات هێزی لە بەردەستایە پارەی لە هەواوی جونگەکانی دەسەڵاتی لە بەردەستایە و هەڵبژاردن نەکرد هێزێک کە ساڵە بەو شێوەی کە خۆیان کۆمیسیۆنیان دابەستووە و دڵمیان لێکراوە ئێستا ئامادەن بەشداری پرۆسەی هەڵبژاردنەکەن وان ئەڵێ نەبێ هەڵبژاردن لە کاتی پار بکرێت ڕاستی تێخۆیەتی لێرەوە دەستخۆشی لە ئۆپۆرتونەتەکان بەلەو لاشەوە تێبینی دیمان هەبێ لەسەر هێزێکە لە دەسەڵاتایە و جونگەکانی دەسەڵاتی دەجەردەستایە ئامادە نەبێ انتخابات کا ولا انتخابات زۆر باشە کاگەرم سەرنجی و قسەی کۆتایی جرابت چییە؟ ببوورە تێ نەگەشتم کاکسرد وتم قسەی سەرنجی کۆتایی چییە لەسەرەوەی کە ئەگەر بێت و هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێ؟ من بەداخەوەکو باسم کرد ینی لە ڕابردوودا هەموو ئەو کێشانەی ئێمە کە کەوتە بەردەستی دادگای فیدرالی هەمووی دەکرا لە پەرلەمانی کوردستاندا چارەسەری شێشەکان بکەین ئێمە چارەسەری کۆتاکان چارەسەری یەک بازنەی بۆ چوار بازنەی چوارسەری دەنجی دووبارە و تەزویر هەمووی دەکرا لە پەرلەمان لایەنە سیاسەکاندا ڕێککەوین و خۆمان چارەسەری بکەین بۆی نەگاتە بەغدا بەڵام نەکراوە خۆتان دەزانن یعنی بەداخەوە مەسلەی پەرلەمان و بەکارهێنانی زۆرینە و کەمینە ئەمە غڕوریەتی پەرلەمان وای کرد لایەنێکی سیاسی کە کێشەکانی ئێمە بکەوێتە بەغداوە بەغداش ئەمە 2000 بڕیاری لێدا وەکو باسم کرد لێکەوتەکان خراپ دەبێ ئەگە هەڵبژاردن دەکرێت چونکە تا ئێستا هیچ لایەنێکی دەرەچی ینی تۆ لە وڵاتە زلهێزەکان لە ئەمریکا بەریتانیا هەموو وڵاتانی ئەوروپا وڵاتانی هەرێمی وڵاتانی عەرەبی هیچ وڵاتێک نییە یۆنامی نەتەوەی گرتوەکە هەمویان تەئکید لە بەڕێوەچوونی هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکەنەوە کەس باز لە دنیادا نییە لە هیچ وڵاتێکدا نییە هەڵبژاردن یەک ڕۆژر لە کاتی خۆیدا تاخیر بێ یعنی وەکو باسم کرد یعنی زۆر زیاد دەگوترێ باشە لە بیانوەک باز دەکرێت کە لە 2 ساڵی ڕابردووش لایەنی تر هەبوو تاخیری کردو کاکە لە 2 ساڵی ڕابردوو کێشە یاسایی هەبوو لە بابلێن لە یاساکەدا ینی وەکو باسم کرد ئەمە عێراق دوێنێ لە چاو هەرێمی کوردستان ئەمە 33 ساڵە حکومڕانی خۆمان دەکەین تا ئێستا بە یاسایەکە کە ساڵی 92 ئێمە هەڵبژاردننی پێ دەکەین تا یەک بازنەی مەسلەی کۆتا ینی ئەمە غەدرێکی گەورە بوو ینی نوێنەرایەتی کەسێک لە هەولێرە چ ئاگای لە وەزعی کفری و کەلارە نوێنەرایەتی ئەوێ بکات چ ئاگاداری هەڵەبجەیە بە هەمان شێوە کەسێک لە هەڵەبجە چ ئاگاداری وەزعی دوهۆک و زاخۆیە بۆیە یعنی لە ڕابردوو وا بووە لە دوهۆکەوە بە دەنجی بابلێن گەرمیانەوە یان دەنجی بابلێن هەڵەبجەوە بە پێچەوانەوە دەرچووە ینی ئەمە ناوچانان بەخدور بوونە بۆیە مەسلەی فرەبازنەی زۆر شتێکی باشە خۆ بینیشمان لە عێراق لە هەژدە بازنەی بڕۆی بۆ 84 بازنەی و چەندین جار ئەم یاسایە هەموار کراوەتەوە چارەسەری کراوە ینی بۆیە لێرەش ئەمە شتەکە کەوتە دادگای فیدرالی ئەو بڕیاری لێدا ئەم کۆتایی نێشتووە ئەم کردوێتی بە فرەبازنەی ئەم دەنجی زیادەی سڕیوەتەوە ئەوە
بچینە کاکداراش ئەمە بزانێ ینی ئەمە ئەحسایەی وەزارەتی تەختیتی عراق لەگەرەوەی هەرم چ جیاوازیەکە یان جیاوازێکی یەکجار زۆر لە هەولێر 1990 نفوس زیاترە لە دووهۆک لە 220 بۆ 250,000 نفوس زیاترە بە پێچەوانەوە لە سنووری سلێمانێ و هەڵەبجە و گەرمیان زیاتر لە 128,000 کەمترەکە ئەمە 600,000 نفوس ئەگەر بە ڕێژەیەک وەریگری یەک لەسەر سێ مافی بەشداریکردنی هەڵبژاردن هەبی واتە 200,000 کەسەکە 200,000 کەس ئەگەر 150 بچێتە دەنگدانەوە 100,000 کەسەکە ئاویش چەند کورسیەک دەکا ینی ئەمە قسەی ینی ئەم ڕۆژە کاک مەسعود عەبدوخالق پیاوێکی ناسراوە هەمووتان دەیناسن ینی لە کۆڕێکدا لە شوێنێکدا باز لەوە دەکا کە لەگە کۆمیسیۆنی بەغدا قسەیان کردووە لەسەر مەسەلەی بایکۆتی پارتی دیموکراتی کوردستان دەڵێ ئەمە پێمان وا بۆ لەبەر مەسەلەی کۆتای 11 کورسێکە و 4 بازنەیەکێ باکۆ دەکات دەڵێ نەخێر بازەوە دەکاوان 275,000 دەنگدەری سووری و ئێرانی و تورکیان سریوەتەوە ینی بەڕاستی ئەمە ینی غەدرێکی گەورەیە ینی خەڵکە بۆچی حزبی هەیە بۆچی خەبات دەکات بۆچی تێکۆشان دەکات ینی ئەمە لایەنەکانی معارەزە ئەمە لایەنە ئیسلامیەکان یعنی ناکرێ ینی باشە هەموو هەرێمی کوردستان ناڕازین لە ئیدارەدان لە چەند ساڵی ڕابردوو ڕازین لە ئیدارەدانی یەکێتیش و لە پارتیژ ینی منتیقە تۆ کورسەکانت هەرزیاد بکە خەڵک ناڕازی لە ئیدارەدانی تو ینی چۆن کورسەکان ینی ناکرێت و جارێک هەموو جارەکان تۆ خۆت ڕقم لێ بدە ینی ئەوەی کە ئێستا تۆ دەڵێ دیزاینم بۆ کراوە لە ڕابردوشدا خۆت دیزاینت کردوانی ینی ناڕازی بوونەکەی تو لەسەوەی دیزاینەکەی خۆت نییە ینی منتیقە تۆ خەڵک ناڕازیبی لە حکومڕانی لەو سیستەمە ناڕازیبی خەڵک ئێستاش کێشەی ئاوتەبی کێشەی کارەباتەبی زستانان کێشەی لافاوتە بێنان کێشەی ئاوی خواردنەوە تەبیتن ئەخەن منتیق نییە تو کورسەکان زیاد بکای کاکە دیموکراسیت لەوەدانە بەڕاستی دیموکراسی لەوەدا هەر حزبێک حەقی خۆی ببە دەست خۆش کاگارم کاگێ دارا سەرنجی کۆتایی جەنابەت چێ ببوورە کاگارمەوە دیارە لەبەر کاتی بەرنامەکە دەمەوێت قسەی کۆتایی لە کاک داراژ وەربگرم من هیوادارم کە سەرۆکی حکوومە سەرۆکی هەرێمی کوردستان بەلایەنە سیاسیەکان ئەمەش من لەسەرەوەی کە پرۆسەی هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت پێم وایە دواخستنی هەڵبژاردن بەڕاستی دیاری زۆر گەورە لەناو ناوبانگی هەرێمی کوردستاندا لە دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستاندا هاتێوینە ژێر کاری جدیەوە تۆ هەرێمێکی پانگەشەی دیموکراتی پێی بەڵام لە هەڵبژاردن بە بەیانی زۆر و زۆر ئەنجامی نەدەی وەگرت بەڕاستی هەمومان ئەزانین یعنی هەڵبژاردن ئەمڕۆ هەنگی مەحەسا بەوەی کە وەزن و هەنگی لایەنە سیاسیەکان دەرەخا من وتم یعنی بەڕاستی ئەمە وەکو مەسەڵی هاتووە تۆ لە دەسەڵاتاری و هەموو جوڵەکانی وڵاتی بەدەست دەو لە ئینتخابات بکردن یانەوە کۆچێنەکانیشکە لە هەموو شتێک مەحرومن لە وڵاتەیە ئامادە بن و ئامادەی خۆیان دەربڕن بۆی هەڵبژاردن لە کاتی خۆیان دەست خۆش کاکدارە کاگەرم دیارەویستی لە کۆتاییەکانە شتێک بڵێ فەرمووە گەر دەتەوێت ئاماژەی پێ بێ من ئومێد دەکەم هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە بچی ینی ئەو تێبینیانەی پارتی دیموکراتی کوردستانیش ئەوەی مەزاری تیادا لە بەرچاو بگیر لە بەرچاو بگیرێ منۆکو باسم کرد دەکرێت بۆ پارتی هەفتەیەک دوو هەفتە مەزار بدرێت بۆ ئەوەی لیستەکەی پێشکەشکرا بەڵام بایکۆتکردن و ئەگەر بە هەر بایکۆتکردنەکەش بێ بەشداری نەکا وەکو لایەنێکی معارەزە هەر ئاساییە بەڵام ڕێگر نەبێت ڕێگری لێکەوتەی خراپی لێ دەکەوێتەوە پارتی تا ئێستا هێزی یەکەم بۆ هێزی حکومڕان بووە لە هەرێمی کوردستاندا یعنی تەقبولی ئەوە نەکا بەیانی من پێم وایە ئێستاش پارتی ئەگەر انتخاباتیش بکری کورسەکانی بە ڕێژەیەکی باش دەمێنن بەڵام بێگومان دەسەڵاتی مطلق نابێتن یعنی ئەو دەسەڵاتی لە ڕابردوودا سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت سەرۆکی دادوەری کۆنتترۆلی پەرلەمان ئەمانە نامینێ بێگومان لەوانەیە لە سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم یەک سەرۆکایەتی بەربکەوێتن ئەمەش دیموکراسی لەوەدایەتی خۆ ئەمە لە هەرێمی کوردستاندا هەر یەکێتی و پارتی نین ینی زۆر جاری تر من باسم کردووە لایەنی ئیسلامیەکانەوە یەکگرتووی ئیسلامی ئەمە کۆمەڵی دادگەری ئەمە ئێستانەوەی نوێ هەیە لایەنی تر هەیە باشە ینی ئینسان دەبی باوەڕی بە دیموکراسیە هەبیتن زۆر سوپاس من ئومێد دەکەم
ومێ دەکەم هەڵبژاردن لە کاتی دیاریکراوی خۆیدا بکرێ و ئەگەر دواش خرا لەبەر خاتری پارتی بێتە ناو پرۆسەکەیەوە بۆ بەشداریکردن بێتن بەبێ دەستکاریکردنی یاسایەکان بەبێەوە هیچ عیبەیەک بێتە سەر پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا ئەو پرۆسی ئەنجام بدرێ. زۆر سپاس بۆ بەرز ئارام عەبدوڵڵا چاودەری سیاسی ڕاستەخۆ لە شاری هەولێر لەگەڵ مابوو. سپاس بۆ بەرز دارەسیەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەخۆ لە بەغدا و لەگەڵ ماموو. بەرزان ئێوە شاد و بەختەوەر بن.